عزیزان ئامادەبووان هەدی دۆستان بەخێر هاتن خۆشحاڵ دەبین پێکەوە بەشدار بین لە ناساندن و هەڵاوکردنەوەی کتێبی چاپکراوی نووسەری بەتوانە کنێر عەبدوڵڵا بە ناوی بەشداری سیاسی ژنان لە باشووری کوردستان. خۆی هەبووە ئەویش نووسەر ئاماژەی پێداوە کە کەمی سەرچاوی هەبووە لێکۆڵینەوەکە پێک هاتووە لە 6 بەش هەرێک لەم بەشانە شیکار و خوێندنەوەی تایبەتی بۆ کراوە و لە بەشی یەکەمدا باز لە هەرێک لە ناساندنی چەمکەکان و کورتە مێژوویەک دەربارەی سەرۆکایەتی هەرێمی کوردستان و پرۆسەی بڕیارسازی لە هەرێم و پرۆسەی بەشداری سیاسی ژنان هەروەها مێژووی کۆتا و سەرهەڵدانی کورتەیەک لە مێژووی بەشداری ژنان لە جیهاندا و هەروەها لە دوابڕگەی بەشی یەکەم باز لەو ڕێگریانە کراوە کە دێتە بەردەم ژنان لە پرۆسەی بڕیارسازیدا و لە کۆتایی کتێبەکەدا گەیشتۆتە کۆمەڵێک دەرئەنجام کە هەرێک لەمانە دەتوانین بەوردی بیان خوێنینەوە. لە بەشی دووەمدا باز لە هەڵبژاردن لە پەرلەمانی کوردستان کراوە لەگەڵ مێژووی خولەکانی پەرلەمان بەپێی پارتە سیاسیەکان. لە بەشی سێمدا حکوومەتی هەرێم و پێگەی ژنی بەستۆتەوە بەیەکەوە بۆ کورتەیەکی سەبارەت بە ئەنجومەنی شارەوانەکان ڕووکردوتەوە لەگەڵ ئەنجومەنی پارێزگاکان. هەڵبەت نووسەر بەوە نەوەستاوە کە تەنیا باسێک بکە بەڵکو ئامارێکی ورد و دەقیقی وەرگرتووە هەر یەک لە ساڵەکان یاخود لە ماوەکانی هەڵبژاردن لە کابینەکانی هێناوە یاخود لەو کاتانی کە وەزارەتەکان پێک هاتووە زۆر بە وردی ئاماری بەشداری سیاسی ژنانی خسۆتە ڕوو. نووسەر لەوەیە بە هیچ شێوەیەک درێغی نەکردووە و ئامارەکان هەمویان زۆر بێلایەنانە و زۆر بە وردی سەرنجی لێداوە. بەشی چوارەمی ئەم کتێبە باز لە ناساندنی پارتە سیاسیەکان لەگەڵ دۆخی ژناندا دەکات لە نێوەندی حیزبە سیاسیەکان هەروە دۆخی ژن لە پەیڕەوی دوا کۆنگرەی پارتە سیاسیەکان هەڵبەت بەپێی ئەوەی کە ئەو کۆنگرەی کە بەسراوە بۆ حیزبەکان ئەو ئامارەی کە لەبەر دەستی نووسەرە هەبووە توانیوێتی سوود لەوە وەربگرێ وەکو هەموو ڕێکخراوەکانی تریش وەکو هەموو جیهەتەکانی کەش حیزبە سیاسیەکان و یاخود پەرلەمانی کوردستان و لایەنەکان دواکەوتون لەوەی کە کۆنگرە لە کاتی خۆیان ببەسترێ. بەشی پێنجەمیان لێکۆڵینەوەیە تایبەت کراوە بە ڕێکخراوەکانی ژنان لە باشووری کوردستان. ئەو ڕێکخراوانەی زۆر بە وردی باس کردووە هەرێک لەو ڕێکخراوانە کە لە ڕێکخراوەکانی ژنان چەند کادریان هەبووە چۆن ئیشیان کردووە کە بە وردی لە کتێبەکەی داباس کراوە. بەشی شەشەمی کتێبەکە باز لە دۆخی ژنان لەناو زانکۆ حکمی و تایبەتیەکاندا دەکات وەکو تەواوی لە کۆڵنەوە زانستیەکان توێژەر دەرەنجامەکانی خستۆتە ڕوو و پێشنیار و ڕاستپاردەکانی خستۆتە بەردەست خوێنەرەکانی لەگەڵ سەرچاوەکانی ئەم توێژینەوەیە یاخود لێکۆڵینەوەیە. تەباسێک لەسەر کتێبەکە ئەەکەم بۆ ئەوی بزانن ئەم کتێبە ناوەڕۆکەکەی چی لەخۆ ئەگرێت. ئەم کتێبە بە ناوی بەشداری سیاسی ژن لە باشووری کوردستان لە 304 لاپەڕە پێک هاتووە لە 142 خشتەی جیاواز پێک هاتووە. ئەم کتێبە تایبەتە بە لێکۆڵینەوەیەک لەسەر بەشداری سیاسی ژن لە باشووری کوردستان واتە ڕێژی ژنانمان پێ ئەڵێ لەسەر جەم با بڵێن لە ساڵی 92 تا 2024 لە سەرجەم هەڵبژاردنەکانی سەرۆکایەتی هەرێم لە سەرجەم هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستان لە سەرجەم خولە یەک لە دواییەکەکانی یاخود کابینەیەک لە دواییەکەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بە ناوەندە خۆجەیەکانەوە وەکو هەڵبژاردنەکانی ئەنجومەنی پارێزگاکان شارەوانەکان قایمقامەکان سەرۆک شارەوانەکان ئەمانە چەندی ژن بوون وە ساڵی چەند بوون وە کێ بوو یەکەم ژن لەم ناوەندانەیە
بەشێکی تری تایبەتە بە حزب سیاسیەکان هەموو حزب سیاسیەکان ده حزبی سیاسی لە خۆ گرتووە کتێبەکە لە ساڵی لە 92 تا 2024 چەند کۆنگریان کردو شێ دەرچوون ڕێژیان لە ئەندامی لە مەکتەبی سیاسی و سەرکردایەتەکانە چی بووە کێ بوون ناویان دروشمەکانی حزبەکان چی بوون بەشێکی تری تایبەتە بە ڕێکخراوەکانی ژنان کە مێژووی ڕێکخراوەکانی ژنان و کۆنگرێک لە دایکەکانی باسەکە بەشەکەی تری تایبەتە بە سەرۆکزانکۆکان لە ساڵی 2024 چەند سەرۆکزان کۆمانە بووە کێ بوون سەرۆکزانکەکان و چەندی ژنە و چەندی پیاوە